سێ ساڵە بەسەر وادەی کۆنگرەی چوارەمی یەکێتی تێپەڕیوە. لە ئێستاشدا زارورەتێکی زۆر هەیە بۆ بەستنی کۆنگرەی یەکێتی و بەردەوام کادیران و لایەنگران یەکێتی چاویان لەوەیە کە کۆنگرەی حیزبەکان ساز بکرێ بۆ تێپەڕبوونی کێشەکان و دانانی سیاسەتێکی ڕوون و ئاشکرا بۆ ئێستا و ئایندە یەکێتی کە لە ئاست گەورەی حیزبەکەیاندا بێت. کادیرانی یەکێتی داواکارن وەک ئەوەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی داوای کردووە تا شوباتی ساڵی داهاتوو کۆنگرە ساز بکرێت. یەکێک لە ڕاستپاردەکانی کە ئەنجومەنی ناوەند تەوجیهی ئەنجومەنی سەرکردایەتی کردووە، یەکێک لە گرنگترینیان کە سەرچاوەی چارەسەری زۆربەی کێشەکانە مەسەلەی بەستنی کۆنگرەیە. چونکە خۆمان نەزانین لە 2010 کە کۆنگرەی سێ بەسراوە، مەفروض وا بوو دوای 4 ساڵ کۆنگرە بەسێ، بە هەر زروفێ بە هەر دۆخێبێ کۆنگرە نەبەسراوە. بۆیە پێویستەکە هەرچی زووە ئێمە زەمینە سازیەک بکەین بۆ ئەوەی کۆنگرە لە مانگی دوو ڕەنگە ئەگەر پێشتریش بێ باشترە، بەڵام لە مانگی دووشا بە تایبەتی پێش هەڵبژاردنەکانی عێراقەکە ئەوە ئەخوازێ کە یەکێتی ماڵی خۆی کۆکاتەوە و سیاسەتی خۆی ڕوونکا بۆ داهاتوەکان کە دێتە پێشەوە. بەداخەوە بەهۆی کۆمەڵێک لە قەیرانەکانی ناو کوردستان و زۆرێک لەو قەیرانی شەڕی داعش و قەیرانی ئابووری و کۆمەڵێک لەوانە نەمانتوانیوەکو پێویست لەسەر پێی خۆمان ڕابوەستین کۆنگرە ببەستین یاخود برەوی پێ بدەین بۆ 4 ساڵەی کە لە ڕابردوو هاتە پێشەوە بکرێت. لە ئێستاە ئەو بڕیارەی ئەنجومەنی ناوەند بڕیاری هەموو کادرەکانە بە تایبەت ناخی ئێمەیە کە زۆر پێداگری لەکەین دەستخۆشیان لەکەین بە ئومێدەوەی کە لە کات و ساتی خۆی کە مانگی دویاندانا و مانگی شوبات بتوانین کۆنگرەیەکی شەفاف بەستین بۆ نوێبوونەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ نوێبوونەوەی یەکێتی بۆ لە ئاستی سەرکردایەتی سیاسیەکی نوێدا کە لە ئێستا لە کوردستان و لە ناوچەکە و لە عێراقدا کۆمەڵێک سیاسەتی نوێ هاتوتە پێشەوە ئەکرێ ئێمە خۆمان ئامادەکەین وەکو یەکێتی. بە زەروری ئەزانم هەواڵان بە یەکگرتووی ڕۆحی جەنابی مامجەلال شاد بکەن ئەم کۆنگرەیە بۆ یەکگرتووی یەکێتی ناو یەکێتی هەواڵانمان یەک بگرن بۆی بتوانین ئێمە ئەم کۆنگرێ تازەگەری بکەین. ئەم کۆنگرەیە کە ئێمەیەکەین حزبێکی کاریگەرین لە ناوچەکەیە، بۆیە ئێمەگە خۆمان تازە بکەینەوە ئەتوانین شتێک بکەین، شتێک بە خەڵکەکانی دەور و دراوسێشمان پیشان بدەین حزبێکی کاریگەرین لە ناوچەکە. من زۆر بە زەروریەتانم، بەڵام لە چوارچێوەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان کە دواکەوتووە کێشە نییە. ئەو کێشانەی کە ڕووی داوە بەهۆی ئەوە بووە، با لە ئێستەوە کاری لەسەر بکەین کۆنگرە بکرێت، کۆنگرەیەکی نیشتمان بۆ تازکردنەوە و پاراستنی چەوکە گوڵەکەی یەکێتی نیشتمانی کوردستان بە ڕابەرایەتی جەنابی مامجەلال بەداخەوە کە ئێستا جەنابی مامجەلالمان لێ دوورا، با ڕۆحی شاد بکەین. هیوای یەکێتیەکان بە کۆنگرە بۆ ئەوەیە کە یەکێتی جارێکتر نوێ بێتەوە. یەکێتی درێژە پێدەری ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بێت بۆ ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین. کادیرانی یەکێتی پەیڕەوکردنی سیاسەتی گەڕانەوە بۆ خانووە قوڕەکانیان دەوێت بەو پێی هەمیشە جەماوەری یەکێتی پشت و پەنای یەکێتی بوون و لە هەموو قۆناغێکیشدا هەر جەماوەری یەکێتی هەڵگری دروشمەکانی یەکێتی بوون و خۆیان کردوتە قوربانی لە پێناو یەکریزی و پاراستنی یەکێتی ناو یەکێتیدا. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.